وتی یعنی چی وتم چاومان هەیە جوانە بۆ جوانی بەکارێنی نەپارێکی من حرامکە نەخۆش و گوناحبارکە جاران فکرێتێکی و عەقڵێتێکی تۆزێک کۆن هەبوو لەگەڵ ڕێزم بۆ هەمویان بە بابەتی چاوەزار و شت بەکارانێنان وە من لە چاو نەفەسەمان پارێزی هەشتێ بەڵام ئەوە هیچ ئەسڵی نییە هەمووی خوامان پارێزیە بەس ئێستا الحەمدولله ١٠٠ مشتریەکان مەتوانم بڵێم هەمویان هاتنە سەر قەناعەتێک بۆ جوانی بەکارێنن تەنانەت ئێستا مشتری مێژنی مەلاش بۆ جوانی بەکارێنێت و زۆر احتیاطی بەکارێنن شتێکی جوانە بابەتەکە وەکوە کە لەناو کللتورەکەیە بڵاو بۆتەوە ئەو ڕەنگە یاخود چییە؟ ئەوەیە ڕەنگی شین ڕەنگێکی ئارام بەخشە شینی کاربۆنیە و کوژەکەکانیش بەردەکان شینێکی کاڵی جوانە گەشە ئیتر وەکو ڕەنگەکەی ڕەنگێکی ئارام بەخشە خەڵک حەزی لێتی اینجا وەکو فۆلکلۆری ماڵەکەی کەشخە دەرەکەوێت جوان دەرەکەوێت ڕازاوە دەرەکەوێت زیاتر خەڵک ئێستا لەبەرەوە بەکارێنێ خەڵکە بوو کە بڵێت قەناعەتم پێیەتی بۆی کە چاو نەفەس بژێڕێتەوە بڵێم نەبووە هەبوو من ڕۆژێکیان ئەلێرە دانیشتبووم پێیەکات وتی کاکە چاوەزارێکم بەرێم ناڵەکەم بووە بە چاوە پێیەکی تەمەنیشیە بوو ڕێزمێ بووی وتم مامەیان چاومان هەیە بەڵام زار نییە وتی یعنی چی وتم چاومان هەیە جوانە بۆ جوانی بەکارێنی نەپارێکی من حرامکە نەخۆش و گوناحبارکە ئەوم هەیە گەر ئەڵەی بۆ جوانی لە خزمەتە مەگینا بەخوا بۆ بابەتی چاوەزار من نیمە ناوەڵا لیا ڕۆشت